دژی ستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران سەدان فەرمانبەر و چین و توێژەکانی هەڵەبجە ڕژانە سەر شەقام و ناڕزایەتی بەرفراوانیان ئەنجامدا بەرامبەر ئەدای خراپی دەسەڵاتی کوردی و خوڵقاندنی دەیان کێشەی دروستکراوی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کە چەندین ساڵە میلەت باجەکەی دەدات. تردەوەمان لە هاوڵاتیانە لە دایک و باوکی قوتابیان بێنە سەر جادە و پشگیریمان بکەن. ئەناوەکو حکومەت هیچ ئەمەلێکمان بە حکومەت نەماوە. حکومەت یێنێ تا ئێمە داوای مافەکانمانی لێ بکەین. بە حکومەت ئێرەماڵێ وەڵامیش ئەو شۆڕ و خوێنیانێک کە کردمان ئەوە بوو کە بەو شێوازە وەڵامان بدرێتەوە بڕینی موچەکەمان کە 3 ساڵە 4 ساڵە ئێمە تەحملمان کردوون وڵاتماندا بە حکومەت بەڵام حکومەت دیارە مەیلێکی نییە بۆ ئەوەی ئەم وەزعە چاکە. مامۆستایان و فەرمانبەرانی تەندروستی و چین و توێژەکان بەڕێپێوان ڕۆشنە بەردەمباقی گشتی شارەکە و کارتی سووریان بەڕی و حکومەت بەرز کردەوە و ڕایان گەیاند ئەوان چەندین ساڵە بە بەڵێنی بێکردداری دەسەڵات دەست و پەنجیان نەرم دەکەن تا هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە لە ئەنجامدانی ناڕەزایەتی بەردەوام دەبن. ئیتر زۆربەی موچەخۆران لە سێکتەرە جیاوازەکان بە گوڕێکی تر و دڵگەرمیەکی بێوێنەوە هاتوونەتە سەر شەقامەکان و دەستە و بۆردی جیاوازیان پێکهێناوە بۆ کەناڵیزەکردنی کۆی ناڕەزایەتیەکان. ئەمڕۆ خەباتی مەدەنی پێدەنێتە قۆناغێکی پرشنگدارەوە و قۆناغێکە کە جگە لە ملدانی دەسەڵاتدارانی کوردستان هیچ بژاردەیەکی تری نەهێشتوتەوە. لە ئێستادا هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بە فەرمی پشگیری خۆیان بۆ داواکاریەکانی خەڵکی کوردستان دەربڕیوە. ئەمە هەنگاوێکی ئەرێنیە بە ئاراستەی چاکردنی دۆخەکە، بەڵام لە ڕاستیدا ئەم هەنگاوە پێویستی بە بڕینی کۆی ڕێگاکە هەیە و پێویستە پێ بە پێ لە فشارەکاندا لەگەڵمان بەردەوام بن. مامۆستایان و فەرمانبەرانیش دەڵێن ئەوان بێئومێد بوون لە حکومەت و متمانیان بەدەسەڵات نەماوە داواکاریەکانیان جێبەجێ بکات و پەیامیشان بۆ هاوڵاتیان ئەوەیە بۆ پشگیری لە فەرمانبەران و مامۆستایان بێنە سەر شەقامەکان. خەڵک ئەڵێ ئێمە ئامادە نین جارێکی تر بچین لە ژێرباری درۆ بڵێنە درۆیەکانی دەسەڵاتەوە. ئیتر کاتیەوەشە دەسەڵات بە خۆیان بچێتەوە ئیتر لە خەو خەبەری بێتەوە ئیتر ئەم میلەتە ئەوە نییە ئەوان بارزی خۆیان بەکاری بێن و هەڵی سوڕێن و بیچەوسێنەوە. ئێستا ئێمە داواکاری لە خەڵکەکەی خەڵک بە عامەسە کاکە تاکە چاوەڕێی مامۆستاکەن مامۆستاک تاکەی بەتە سەر شەقام هاوارکە بایکۆدەوە هەر بەردەوامە. هاوڵاتیان و دەنگی ناڕزایی شەقام و چین و توێژەکان دەڵێن تا حکومەت وەڵامی کرداریان دەداتەوە بەخۆیدا دەچێتەوە چاکسازی دەکات هەموو بەڵێنێکی بێکردداری دەسەڵاتیش ڕەت دەکەنەوە و بەردەوام دەبن لە بایکۆت و مانگرتن تا چاکسازی ڕیشەیی بەدینەیەت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.